ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 دوا ڕۆژی هەفتەیە بەڵام ئێمە وەک سەرەتای هەفتە وەکو سەرەتای ڕۆژێکی نوێ لەگەڵتانی بۆ پێشکەشکردنی بڕکە و بابەتە جیاواز و سەرنجڕاکێش و پڕ زانیاریەکانی ڕۆژباشی کوردستان 24 کۆمەڵە بڕکە و بابەتی سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین کاتێکی سوود بەخشان هەبێ ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە بە دیارنانی بەیانی و نانێکی سادەی بەیانیان ئامادەکەن لەگەڵ شاشە جوانەکەی کوردستان 24 بینەر بن ئەو بڕگە و بابەتە جوان و تایبەتانە ببینن کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانە و هەواڵەکانی جیهان و ناوخۆ هەیە کەشوهەوا بە جۆرێک گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ڕووی ژینگەی و لە ڕووی پاکبوونەوە کە سەرنجی هەمومانی ڕاکێشاوە بەیانیان کە هەڵەستین گوێمان لە جریوەی چۆلەکە و باڵندەکانە هەوایەکی پاک و ئاسمانێکی تەواو ساماڵە بینین بۆیە سوپاسگوزاریەوێ بۆ هیواین کە ئەم دۆخەش زوو تێپەڕێ و ژینگەش بەم شێوەی ئێستا بەهێڵینەوە ڕۆژتان باش و سڵاو لە هەم لێبێت هیوادارم کە لە هەر شوێنەکەن تەندروست و لەش ساق بن وەکو دەزانین کۆتا ڕۆژی هەفتەیە و هیوادارین کە هەفتەیەکی خۆشتان بەڕێ کرد بێت و چاوەڕێ ئەوە بین هەفتەیەکی پڕ لە سەلامەتی و پڕ لە تەندروستی بەرەو پیریمان بێت. ئەمڕۆ باس لەو بابەتانە ئەکەین کە لە سەرەتاوەکو هاژە باسی لە کەش و هەوا کرد کە چەند کەش و هەوایەکی خۆشە ئێستا ئەمانەیە ئەوە باسکەین کە ڤایرۆسی کۆرۆنا جۆرە باڵانسێکی بە ژینگە داوە هەرچەندە ڤایرۆسێکی زۆر مەترسیدار بووە و مەترسی زۆری لەسەر تەندروستی هاوڵاتیان هەبووە و گیانی زۆر لە خەڵکی سندووە بەڵام لەگەڵ ئەوەشە وەک بڵێ وەبیرهێنانەوەیەک بووە بۆ دانیشتوانی گۆی زەوی کە باڵانسی ژینگە ڕابگرن هەروەک دەزانین بەرگە هەوای گۆی زەوی زیانێکی زۆری بەرکەوت بوو لە چەندەها کۆنفرانس و کۆنگریا باس لەواکرا کە بەرگە هەوای زەوی تەنانەت کونیتیا بووەوە بەهۆی پیسی ژینگەوە بەهۆی دووکەڵی سارەکانەوە دووکەڵی کارگەکانەوە بەڵام لە کاتی مانەوەی خەڵک لە ماڵەکانیانە و دەرنەچوونی خەڵک وە کەمتر کارکردن نەبوونی کارگەکان نەبوونی ئۆتۆمبیلەکان لەسەر شەقام ژینگەی گۆی زەوی بەگشتی جیاوازیەکی هەیە لەگەڵ پێش توشبوونی گۆی زەوی بەم ڤایرۆسە کوشندەیە ئەمانوێت زیاتر باس لەو بابەتە بکەین بۆیە ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان بەو شێبێت زانایانی جیهان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کۆڕۆناوە ئەوەی کراوە شتێک بووە تا 100 ساڵی دیکەش جیهان بەو شێوە نەحەسایەوە لە ڕووی ژینگەوە چونکە ئەم قەدەغەی هاتوو چۆکردنەوەی کرد کە با بڵێن گۆی زەوی هەناسەیەک هەڵمژێت بۆیە ئەمەش ئەمانوێت زیاتر جەختکەین لەسەر ئەو بابەتەوە زیاتر باسی لێوە بکەین کە چەندە گرنگی هەیە کە ژینگەی گۆی زەوی پاک بێت چەندە ڤایرۆسی کۆرۆنا مەترسیدارە بۆ سەر مرۆڤ دوو هێندە پیسبوونی ژینگە مەترسیدارە بۆ مرۆڤ سۆڤان هۆشداری ئەوە ئەدرا ئەگەر ژینگە بەو شێوەی پێشتر بڕۆشتایە بەو شێوازە پیسبوونە کارەساتی زۆر گەورە بەڕێوە بوو لە پیسبوونی ئاو و لە گەرمبوونی زەویش ینی ئەو هێزە یاخود ئەو وزەی کە سەرف ئەکرا لە سەر ئەم زەویە وای کرد زەوی بە شێوەیەکی زۆر خراپ گەرم بێ هەتا گەیشتەوەی کە ناوچە بەستەڵەکەکان بتوێتەوە ئەمەش کە ساڵانە کە کۆنفرانسی کەشوهەوا کرێ لە فەڕەنسا باز لەوە کرا کە ینی چەندێک کاری بۆ کرا چەندێ ویسیان پرۆژە ئەخرای ڕوو بەڵام نەیانتوانی هێندەی ئێستا کاریگەریان هەبێت و خزمەت بە ژینگە بکات. بەڵێ ئەمەش لە با بڵێن زیادەڕەوەی مرۆڤە کە ئەو کارانەی کردووە بەهۆی زیادەڕەوی مرۆڤە لە بەکارهێنانی و ئامێروشتانە. سۆڤان سەرەتا بە کورتێک لە هەواڵەکان گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆژمان پێ بڵێ فەرموو. مەسرور بارزانی ڕایدەگەێنێت کاری ئێستای حکوومەت پاراستنی هاوڵاتیان لە ڤایرۆسی کۆرۆنا و دابینکردنی موچەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان با سەرپەرشتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبووە و بە کۆی دەنگ بڕیاردرا کاری حکوومەت دابینکردنی موچە و دەستکاری نەکردنی بێت. هەروەها مەسرور بارزانی ڕایگەاند سەرەڕای کەمبوونەوەی داهات بەڵام کاری ئێستای حکوومەت پاراستنی هاوڵاتیان و دابینکردنی خۆراک و موچەیە. ئاماژەی بەوەش کرد ئەمە جۆرکردنی سەرچاوەکانی داهات بەشێکی گرنگی کارنامەی کابینەی نوێی حکوومەتە.
12 کەسی دیکە لە سلێمانی و هەڵەبجە تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کرد لە ئەنجامی پشکنین و گەڕان بە دوای گومان لێکراواندا 12 کەسی دیکە لە سلێمانی تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی ئاماژەی بەوەش کرد 5 لە توشبووان لە هەڵەبجە و 5 دیکە لە چەمچەماڵ و 1 توشبوو لە سەی سادق و توشبوویەک لە سیتەک تۆمارکراون. جەختیشی کردەوە هەموو توشبوانی هەڵەبجە و چەمچەماڵ و دەربەندی خان و سەی سادق بەرکەوتنیان لەگەڵ توشبووی دیکەدا هەبووە. سەرۆکی ئەمریکا ڕایدەگەێنێت ئەگەر ئێران لە عێراق هێرش بکاتە سەرهێزەکانیان باجێکی قورس دەدات. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر بڵاوی کردەوە بە پێی زانیاریەکان ئێران و هێزەکانی سەر بە ئەو وڵاتە پلانی هێرشکردنە سەرهێزەکانی ئەمریکایان لە عێراق داڕشتووە. ترامپ ئاماژەی بەوەش کردووە ئەگەر ئێران و هێزەکانی سەر بە ئەو وڵاتە هێرش بکەنە سەرهێزەکانیان لە عێراق باجێکی قورس دەدەن. شەست و سێ کەسی دیکە بە کۆرۆنا لە تورکیا گیانیان لەدەستا. فەخرەدین کۆجا وەزیری تەندروستی تورکیا لە هەژماری خۆی لە تویتەر بڵاوی کردەوە لە 24 کاتژمێردا دوای پشکنین و گەڕانەکانیان دەرکەوتووە 2148 کەسی دیکە تووشی کۆرۆنا بووە و 63 کەسی دیکەش بە کۆرۆنا گیانی لەدەستداوە. ئاماژەی بەوەش کرد ژمارەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە تورکیا گەیشتۆتە 15679 کەس و تا ئێستاش 277 توشبووی کۆرۆنا گیانی لەدەستداوە و 303 کەسی دیکەش توش بوون بە کۆرۆنا چاکبوونەتەوە. سەرۆکی رووسیا ڕایدەگەێنێت بەهۆی کۆرۆنا دۆخی وڵاتەکەی سەختتر دەبێت. ڤلادیمەر پۆتین سەرۆکی رووسیا ڕایدەگەێنێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا دۆخی جیهان بەگشتی سەخت بووە و پێشبینیش دەکات دۆخی وڵاتەکەی سەختتر ببێت. ڕاشیگەاند 2777 کەس لە رووسیا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە، بەڵام گرنگە تێبینی ئەوە بکرێت لە ڕۆژانی داهاتوو ژمارەی توشبوانی کۆرۆنا لە وڵاتەکەی زیاد دەبێت، چونکە ژمارەی پشکنینەکانمان زیاد کردووە. پوتین ئاماژەی بۆش کرد تا ئێستا 460,000 پشکنینی تایبەت بە کۆرۆنا لە رووسیا کراوە و سێەم وڵاتن لە ڕووی زەوی ژمارەی پشکنینەکانیان زۆری ژمارەی پشکنینەکانیان. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی پێشبینی دەکات ژمارەی توشبوانی کۆرۆنا زیاد بکات. تێدرۆس ئەدهانۆم گیبرسۆس سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاگەاند نیگەرانن لە خێرا بڵاوبوونەوەی کۆرۆنا و زۆرێک لە وڵاتان داوایان لە هاوڵاتیان کردووە لە ماڵەوە بمێننەوە. ڕاشیگەاند لە چەند هەفتەی داهاتوو ژمارەی توشبوانی کۆرۆنا لە جیهان 1 ملیۆن کەس تێدەپەڕێنێت و هەروەها زیاتر لە 50,000 کەس بە کۆرۆنا گیان لەدەست دەدات. ئاماژەی بەوەش کرد لێکەوتەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر خەڵکی هەژار زیاتر دەردەکەوێت. بە کۆتایی هانان بە کورتە دەچینە ناو پرۆگرامی ڕۆژ باشە. هەرێمی کوردستان بە تایبەت ژنان هیچ کات ڕۆڵی خۆیان ون نەکردووە، ئیتر لە بەخشندەییان بێ لە خۆشەویستیان بێ بۆ هەموو چواردەوریان بۆ مرۆڤایەتی بۆ ژینگە. ئەمڕۆ بابەتێکی زۆر سەرنج ڕاکێشمانەیە کە خۆم بووە جێ سەرنجم و بەڕاستی هەم جێی دڵخۆشیە هەم جێی دڵپڕبوونێکیەوێت کە لەو کاتانەیە چەند سەختە ژنێک بتوانێت بیر لەوە بکاتەوە سەرباری هەموو ئەو ئازار و معاناتی کە خۆشیەتی. باسی واکەم ژنە شەهیدێک لە ڕۆژی دابەشکردنی موچە کە موچی شەهیدانەیە وەرەگرێ و سەردانی ئەو ناو سنتەری هەولێرەکات بۆی کە بچێ موچەکی وەرگێ، بەڵام لە ناو سنتەری هەولێرە گەنمە بات بۆ کۆترەکان. ئەوڵەیە ئەو کات و ساتی کە ئەمزانی ئەو کۆترانە پێویستیان بە خۆراک هەیە نەمتوانی بڕۆم گەنمم بۆ بردن. ئەو ژنە چەندین جار لە ژیانی خۆی ناخۆشی بینیوە بێگومان، چونکە ژنی شەهیدێکە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو خێزانەکەی بۆ شەهیدەکەین. ئەڵێ هیچ کات شاری وا چۆڵم نەبینیوە، ئەنی ئەمە جینی گەرانیە، چەندە ئەو زۆر شتی ناخۆشی بینیوە لە ژیانیان، بەڵام ئەمەش ئەوەندەی تر بێزار و بێتاقەتی کردووە. بەڵام لەگەڵ ئەوەشە لە بیری نەکردووە کە داوای کردووە لە هاوڵاتیان بابند بن لەم دۆخەیە
بە قەدەغەی هاتوچۆ کە پێی وایە ئەویش و هەموو هەوڵاتیانیش پێیان وایە کە ئەمە زیاتر و زیاتر بۆ پاراستنی گیانی ئێمەیە بۆی کە بپارێزرین لەو ڤایرۆسە کە ئێستا بڵاو بۆتەوە با بەیەکەوە ئەو دایە ببینین کە چۆن گەرمایە بە کۆترەکان. دایزوێدا لە ڕۆژی دابەشکردنی موچەی شەهیدان گەرمی هێناوە و هاتوۆتە ناو شار. ئەو بیری لای کۆترەکانی ناو سنتەری شاری هەولێر بووە کە لەم کاتەدا برسین و پێویستیان بە خواردن هەیە. ئەو دەڵێ ئەمە نیشانەیە کە بۆ مرۆڤەکان کە ئاگایان لە برسیەکان بێت و ڕۆژانە خەڵک پێویستی بە یارمەتی هەیە با دەوڵەمەندەکان هاوکاری هەژارەکان بن. ئاسایش و شورتەکان مەجالیان داینێ کوڕم سەرچ لەو پستە زمانانە بدەین چکو بێنازن ئێستا ئەوش دری نەشکان مفردە گەرمەکمان ئاوشتە نایەوەڵە هاتین بران زۆر یارمەتیاندام کوڕەکانم زۆر پێمانوەماندی بوون ئەدی نابی ئاگامان لە بەستە زمانی هەبی چکۆی زمانی نییە ئەمە دەتانی هاوارکەن برین برسیمانە بەس ئەوان ئەوەشیان نییە هەچۆل و عۆل بگەنم نەبوو هیچ والله ئەم لە بەخاتری ئەو خوایە گەورەی کردیتم. ئەمە یەکەم جاری نییە دایزوبێدا خواردن بۆ باڵندەکان دێنێ. ئەو دەڵێ ڕۆژانە لە دەوروبەری ماڵی خۆم کە ناتوان بێمە ناوشاریش خواردن بۆ باڵندەکان دادنێم. باسی چۆڵی ناوشاریش دەکات و دەڵێ هیچ کات هەولێری وانە بینیوە. بڕیارەکانی حکوومەتیش بۆ تەندروستی هاوڵاتیان بە گرنگ دەزانێ. چاوی پێشمەرگە ماندوونە ناسەکان ئاسایشە ماندوونە ناسەکان سورتان ماندوونە ناسەکان جەماوەری هەولێری ئەلێرا لەسەر ئەوەی تەلەڤیزۆنینگۆ والله مزجێنیان دەدەمی والله مژدەی سەرکەوتنیان دەدەمی والله خدای گەورە ئاگای لێمانە خدای گەورە دەمان پارێزی داوا لەو برایانە دەکەم ئەوەی کە سەرمایەدارن بەرچی خۆیان بجوولێنن چکو فەقیرمان گەلە زۆر نەبوونمان زۆر کەسێ ئێستا لە مارێ سزن کرایە ناتانی بێپارانانە چلۆ منداڕەکانیان حازرکەن بەس دەمەوێت ئەوان وەچی مەردان بێنە مەیدانی. دایزوبێدا لە سەردەمی ڕژێمی بەعس هاوژینەکەی لە زیندانی ئەبوو غرێب لە سێدارە دەدرێ. ئەو شەڕ و ناخۆشی زۆری لە ناوشار بینیوە. لەگەڵ هەر مشتێگەنم کە بۆ کۆترەکانی ناوشار دەیڕژێ نەهامەتێکی بیردێتەوە کە بەسە کوردستان هاتووە. بەڵام دڵی خۆشە کە هەموو کات کورد خۆراگر بوو مژدەی کوردستانێکی تەندروستیش بەڕێوەیە. هێرە مۆلودی کوردستان 24 هەولێر. بەڵێ کە لە سەرەتای پرۆگرامەوە دەستمان پێکرد باسی ئەومان کرد کە ئەمڕۆ تەوەری دیاری پرۆگرامەکەمان باس لە پاراستنی ژینگاکەین کە دەستەی پاراستن و چاکردنەوەی ژینگا ئاماژە بۆ دەکات بەهۆی قەدەغەی هاتوچۆ ژینگەی هەرێمی کوردستان زۆر پاک بۆتەوە و پێشنیاز دەکات ساڵانە لە وەرزی هاوین 3 ڕۆژ هاتوچۆ قەدەغە بکرێت و چونکە بەو هۆیەوەی کە ڕۆژانە 8 میلیۆن لیتر بنزین لە هەرێمی کوردستان دەسووتێت و 4400 زۆغان پێم وابێت تەنها لە ناو هەولێر 8 میلیۆن لیتر بنزین جاوارە شارەکانی تر ئەوێ چەندێک زۆر بێت. بەڵێ ئەما بێتە هۆی ئەوەی کە ئەمە پێش ئەوەی کە کۆرۆنا بڵاو ببێتەوە و هاتوچۆی قەدەغا بکرێت و لە دوای ئەوەوە دەبینین کە ئەم گازۆیل و ئەوانە زۆر کاریگەری لەسەر ژینگە هەبووە هەرچەند ئێستا دەرناکەوێت کە چەندە پاک بۆتەوە ژینگە چکە لە کۆتاییە لە دوایکە ئەم دۆخەتێ بێگومان دەرەنجامەکان هەمووی دەرەکەوێت هەر بەو هۆیەوە لەبەر هۆی ئەوەی کە کۆرۆنا بۆ هاتۆتە ناو کوردستانیشەوە قەدەغەی هاتوچۆ پاکردنەوەی ژینگەی هەرێمی کوردستان دەڵێ ڕەنگە ئەم کاری کە ئێستا کراوە بەهۆی قەدەغەی هاتوچۆ ڕەنگە بە 10 ساڵی دیکەش نەکرایە. ئەمساڵ ژینگەی زەوی بەهۆی ئاگرکەوتنەوە و سووتانی دارستانە گەورەکان چووە قۆناغی مەترسیدارەوە بە جۆرێک بەڕێژەی لە 120 ئۆکسجینی ئەم هەسارەیە دارستانەکانی ئەمازۆن دابینیان دەکرد بەڵام بە بەرچاوی جیهانەوە ئەو سامانە سروشتیە و سرجەم ئاژەڵانی دەسووتان و لەناو دەچوون ئەوەش بوو هۆی مەترسی لای ژینگە پارێزان و هەوڵدان بۆ وەستاندنی بەڵام دوجار سروشت خۆی بووە فریادڕەسی خۆی و بارانبارین ئاوێکی بەو ئاگرەدا کرد.
سەرەڕای ئەو پیسبوونە بەردەوامەی لەلایەن مرۆڤەوە دەکرێت بەرامبەر ژینگە جگەلەوەش ئەو کەرەستە و ئامێرانەی بۆ ئاسانکاری ژیانی ڕۆژانەی دروستی دەکات دەبێتە هۆی پیسبوونی ژینگە دواتر کاریگەری خراپەکانیش پشتگوێ دەخات هەروەها کارگە و بەرهەمەکانیان هۆکارێکی دیکەی پیسبوون و کاریگەرن لەسەر ژینگە بەهۆی بەکارهێنانی ڕادەبەدەری سەرچاوە سروشتیەکان کە دەبێتە هۆی ناهاوسەنگی سیستمی ئیکۆلۆجی پیسبوونی هەوا بەهۆی ئەو مادە زیان بەخشانەوە کە لە بەرگە هەوادا بڵاو دەبێتە هۆی لە سەدا دووی گیان لە دەستدان لە جیهاندا پیسبوونی ژینگە دەکرێت بکرێت بە دوو بەشەوە سەرچاوە سروشتیەکان وەک خۆڵبارین و سووتان و دووکەڵ سەرچاوەی دەستکرد وەک ئەو مادانەی لە دەرچەی دەرچوونی دووکەڵ و پاشماوەی سوتەمەنی بزوێنەری ئۆتۆمبیلەکان و کارگەکان دەردەچن ئەم هەسارەیە 7 ملیار مرۆڤ ژیانی لەسەر دەکات بە جۆرێک بەرپیسبوون و ژەهراوی بوون دەکەوێت وەک جەستەیەکی نەخۆشی لێ هاتووە کە برینەکانی ساڕێژ ناکرن بە پشتبەستن بە داتا و زانیاریەکانی ڕێکخراوە ژینگەیە جیهانیەکان ڕاستیەکان بە سەلمێنراوی دەردەخرن ئەگەر بێت و بۆ زانینی ئەو ڕێژە و ئامارانە دوور نەڕۆین بۆ جیهان و چاو بخەینە سەر هەرێمی کوردستان لە ڕاگەنراوی ڕێکخراوی گرین پرەیسی جیهانیدا هاتووە کە بۆ ساڵی 2019 ڕاگەیاندراوە هەوای پارێزگای هەولێر و هاوکات بەغدا ژەهراوی و زیانی لەسەر تەندروستی دانیشتوانەکەی هەیە ڕاستی ئەو ڕاگەیەندراوەش لە دەستنیشانکردنی تەنها ڕێژەی ئۆتۆمبیل و سوتەمەنی دەردەکەوێت لە کاتێکدا بە گوێرەی زانیاریەکانی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان لە ماوەی 24 کاتژمێردا تەنها لە هەولێر بڕی 8 ملیۆن لیتر بنزین دەسووتێت جگە لە سوتەمەنیەکانی دیکەی مۆلیدە و کارگەکان وەجگە لە فرێدانی خاشاک لە ڕۆژێکدا نزیکەی 8 تۆن فرێ دەدرێت ئێستا ئەگەر بڵێن کارەساتێکی گەورە و مەترسیدار ڕووی لە ژینگە کردبوو گومان ناکەین بەڵام دۆخەکان بە جۆرێک گۆڕا وەک ئەوەی زەوی پێویستی بە هەناسەدانێک بووبێت مرۆڤایەتی ڕوبەڕووی دوژمنێکی زۆر بچووک بەڵام مەترسیدار کردەوە بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆربەی هەرە زۆری کارگەکان شوێنە پیشەسازی و قەرەباڵغەکان وەستان و پیسبوونی ئاو پیسبوونی خاک و پیسبوونی دەنگ وەک ژاوەژاوی ناوبازاڕەکان بە شێوەیەکی دیار کەم بوونەوە لە پەیڕەوکردنی قەدەغەی هاتوچۆ بۆیە هەر یەکە لە ئێمە ئێستا زیاتر دەنگی باڵندەکان دەبیستین کەمتر هەست بە ماندوێتی دەکەین و لەگەڵ نەبوونی نۆرنگە و تاقیگە پزیشکیەکانیش بەڵام ڕێژەی نەخۆشکەوتنیش کەمتر بووە چونکە چی دیکە خواردنی خێرا و ماوە بەسەرچوو بەکار نایەت لە ماڵەکانی خۆمانەوە هەوای پاک هەڵدەمژین و ئاسمان بەڕوونتر دەبینین ئەوەش وەک پەیامی ژینگەیە بۆ پاراستنی لە داهاتوودا هاشپور کوردستان 24 بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەسەر بابەتی ژینگە ئێمە میوانداری بەڕێز هەندرێن شێخراغب گوتەبێژی دەستی پاراستن و چاکمی ژینگەی هەرێمی کوردستانمان کردووە کە لە ستودیۆ لەگەڵمانە بێ بفەرموویتە ئێرە کاک هەندرێن بەخێر بێت سڵاو لێ بە کاک هەندرێن تەندروستی چۆنە باشتر بەخێر هاتی کاک هەندرێن کەش و هەوامان بینی چۆنە بزانین لە دیدی ئێوە ژینگەی کوردستان ئێستا لە چه ئاستێکە؟ لە ڕاستیدا ڤایرۆسی کۆرۆنا ئەگەر لێکەوتەی خراپی ئابووری هەبێت بازرگانی هەبێت بۆ جیهان و بۆ کوردستانیش هاوکات ئەو ڤایرۆسە کوشندەیە بێتە هۆی لە گیانە دەستدانی هەزاران هاوڵاتی لە جیهانداوە لە کوردستانیش بەداخەوە خەڵکێکی زۆرمان تووشێن ڤایرۆسە کوشندەیە بووە بەڵام لێکەوتە ژینگەیەکانی زۆر پۆزتیڤن زۆر لە ئاسی جیهان و لە ئاستی هەرێمی کوردستان ڤایرۆسی کۆرۆنا وای کردووە کە خزمەتێکی گەورە بە پاکبوونەوەی ژینگە و بە جوانی ژینگە بکات و بەپێی ئەو زانیاریانەی کە تاوەکو ئێستا ئێمە کۆمان کردوتەوە ئەو ئیجراعاتانەی ئەو ڕێوشوێنانەی بۆ ڤایرۆسی کۆرۆنا گیراوەتە بەر وای کردووە کە زۆر باش ڕنگدانەوەی لەسەر ژینگەی جیهان و لەسەر ژینگەی کوردستانیش هەبێت کە ئێزگار دڵخۆشکەرە ڕێوشوێنەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەو ڕێوشوێنانن کە زۆر لەگەڵ ژینگە کۆکن لەگەڵ ژینگە دۆستی ژینگە واتە کاک هەندرێن قەدەغەی هاتوچۆ کاریگەری هەبووە لەسەر پاکبوونی ژینگە 100% یەکێکە لە باشترین هۆکارەکانی پاکبوونەوەی ژینگە ئێمە من هەروە بیرهێنانەوە ئەگەر باسکەم لە ڕۆژی ژینگەی کوردستان بیرمان لەوە ئەکردەوە چۆن لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هاتووی هەرێم تەنها سێ خولەک هەوڵ دەین ئۆتۆمبیل بوەستێ لە هەرێمی کوردستان تاوەکو هەوای هەرێمی کوردستان پاک بێتەوە پێتان وا بوو بۆ سێ خولەکە پاکە بێتەوە بێگومان زۆر زۆر پاک بووەوە ئێستا نەک سێ خولەک و سێ کاتژمێر و سێ ڕۆژ ماوەیەکی زۆرە کە ئەمە وای کردووە
بەپێی ئەو وێنانەی کە ئێمە بڵاویشمان کردوتەوە دەستگای ناسای ئەمریشی بڵاوی کردوتەوە پێش کۆرۆنا ئاسمانی هەولێر ئاسمانی هەرێمی کوردستان زۆر پیسە سوورە ینی ڕەنجی زۆر سوور و ژەهرە ینی گازە ژەهراویەکانی تێدایە بەڵام ئێستا وێنەی دوای کۆرۆنا کە سەیری ئاسمانی هەولێرەکەی کە ئاسمانی هەرێمی کوردستانەکەی زۆر شینە شین باوە ڕاستە منیش لە ناسا بینیم کە پێشتر سوورە لە وەبسایتەکاندا نابوو کە ئێستا ڕەنگێکی شینی وەرگرتووە ئەمە زۆر پۆزەتیفە بۆ ژینگە وە چەندین ساڵ ڕنگدانەوەی دەبێت لەسەر حەسانەوەی ئەم هەسارەیە ئەستێرەی ئێمە هەسارەی ئێمە زۆر ماندووە بەهۆی چالاشە پیشەسازیەکان بەهۆی زۆربوونی مرۆڤ بەهۆی ئەو هەڵسوکەوتە خراپەی کە مرۆڤ لەگەڵ پێکاتەکانی ژینگە دیکە بە تایبەتی ئاو هەوا و خاک چەلاکیە بازرگانی پیشەسازەکان وای کردووە کە ئەم هەسارەی ئێمە زۆر ماندوو بوو لە کۆنگرەی پاریس لە کۆنگرەی ئیسپانیا لە هەموو ئەو کۆنفرانسە گەورانی کە لە ئاسی جیهان بۆ ژینگە ئەبەسترا هەمیشە جەخت لەوە ئەکراوە کە پێویستە ڕێو شوێنی خێرا بگیرێتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی پیسبوونی ژینگە لە جیهاندا پێش کۆرۆنا کۆبوونەوەی وڵاتانی 20 هەبوو پیشەسازی وڵاتە گەورەکانی جیهان ئەم وڵاتی 20 وڵاتی جیهان کە زەبەلاحەترین وڵاتی بواری ئابووری پیشەسازین تەوەرە سەرچەکان ژینگە بوو ینی باسی ژینگیانە کرد کە لە ژاپۆن لە یابان زۆر گفتوگۆی لەسەر کرا لەو بابەتە واتە جیها ئەم هەسارەیە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی ئەم ڕێو شوێنانی کە گیراوەتە بەر وای کرد پشوو بدا بحسێتەوە ئێستا حەسانەوەیەکی باشەیە بۆ هەسارەی ئێمە بۆ زەوی ئێمە کە بەهۆی ڕێو شوێنەکانی ڤایرۆسی کۆرۆنا گیراوەتە بەر بە تایبەت هەولێریش کاکەندرێن پێشتر بەڕاستی ینی پێمان بڵێ ئەو مەترسیەمان پێ بڵێ کە لەسەر ژینگەی کوردستان هەبوو ینی چۆن بوو ئایا مەترسێکی ئەوەنە گەورە بوو لە پێش قەدەغی هاتوچۆ ئێمە لە بەردەم مەترسی زۆر گەورەدا بووین هەرێمی کوردستان نزیکەی 2 ملیۆن ئۆتۆمبیل کارەکە بەپێی ئەو چەندین جار لە چەندین شوێن ئێمە باسمان کردووە بەس لە شەو ڕۆژێکدا لە ماوەی 24 کاتژمێر لە هەرێمی کوردستان 8 ملیۆن لیتر بنزین ئەسووتێ لە هەموو هەرێمی کوردستانیان لە هەموو هەرێم بەس شاری هەولێر ئەنی پارێزگای هەولێر 3 ملیۆن و نیو لیتر بنزین ئەسووتێنێ تۆ لە ماوەی 24 کاتژمێر 8 ملیۆن لیتر بنزین تێکەڵاوی ئاسمانی هەرێمی کوردستانە بێ لە مۆلیدە ئەهلیەکان کە 4400 شتێک لای ئێمە تۆمارە کە ئیشەکە بە گازوایل بێ لە ئۆتۆمبیلی گازوایل بێ لە پاڵاوگەکان کارگەکان ڕاستە ئێمە کارگەی گەورەمان نییە کارگەی پیشەسازی گەورەمان نییە بەڵام ئەم کارگانەی کە ئێستاش لە هەرێمی کوردستان هەن ڕۆڵیان هەیە لە پیسبوونی ژینگە ئەوەی کە ئێستا کارەکە لە بەرەوە ئەمە هەمووی بەیەکەوە وای کردبوو ژینگەی هەرێمی کوردستان ماندوو بوو ژینگەی هەرێمی کوردستان بەرەو پیسبوونی و بە مەترسیەکی خراپە ڕۆی یعنی هەر بۆ نمونە ئەگەر وەرزی بەهار وەربگرین وەرزی سەیران وەربگرین نەورۆز وەربگرین ڕەگەزەکانی ژینگە ڕوبەڕووی پەلاماردان و هێرشێکی گەورە ئەبوونەوە بەداخەوە هەم گەشتیاری ناوخۆ هەم گەشتیاری بیانی کە هاتن بۆ هەرێمی کوردستان سەرچاوەکانی ئاو ناوچە گەشتیاریەکان درەختەکان زۆر پیسە بوون بەڵێ کاکەندرێن ئێستا کە ڤایرۆسی کۆرۆنا وەک دیاردەیەکی سروشتی هاتوو بۆ هۆی ئەوەی کە قەدەغی هاتوو چۆن ڕابگیرێت و زەنگێکی مەترسیداریش بوو بۆ سەر مرۆڤ بەڵام زەنگێکی وەشیارکەرەوەش بوو بۆ وانی کە ژینگە پارێزن و کار لە ژینگە پارێزیەکان ئایا قەدەغی هاتوو چۆ لە هەموو ناوچەکان ئەو کاریگەریەی هەیە وەک لە هەرێمی کوردستان هەیەی بێگومان ملیار ئۆتۆمبیل کاریە کردە جیهان ئێستا بەهۆی قەدەغی هاتوچۆی ئەم وڵاتانەوە بە هەرێمیشەوە بۆ چەند ملیۆنێک دابەزیوە ڕنگدانەوەی هەیە بەسەر هەمووی گۆی زەوی و بەسەر هەرێمی کوردستانیشەوە ینی لە هەموو شارەکانی کوردستان وەکو یەکە ئێستا و کاریگەری ئێستا ئاسمانی هەولێر ئاهاپاکە کاریگەریەکەی بۆ سەر هەموو شارەکانی هەرێمی کوردستانش بە هەمان شێوەیە کاریگەری پۆزتیڤ کاریگەری باشی بۆ سەر هەموو هەرێمی کوردستان هەیە بەڵام ڕنگ بێت لە شارێکەوە بۆ شارێک بەپێی چڕی دانیشتووان بەبێ چڕی ئۆتۆمبیل و بەکارهێنانی ئۆتۆمبیل بگۆڕێ بەڵام لە گوندێکەوە تا ئەو پەڕی شارێک کاریگەری بۆ سەر تەواوی ئاو هەوا و ژینگە هەیە بەڵام هەولێر مەسەرەن چالاکی ئۆتۆمبیلی زیاترە ژمارە دانیشتوانی زیاترە پیستر بوو وەک لە گوندێک وەک لە ناوچێکی شاخاوی کە کەمتر چالاشی ئۆتۆمبیلی تیا بوو
بەڵام ڕنگدانەوەی بۆ ئەوێش هەیە بێگومان پاکبوونەوەی هەر شارێکی هەرێمی کوردستان هەر ناوچەیەکی هەرێمی کوردستان کاریگەری بەسەر کەشوهەوای هەرێمەوە هەیە کەشوهەوای ناوچەکەەوە هەیە. بەڵێ پلان و کاری ئێوە چییە بۆی کە ئەم ژینگەیە یاخود کە ئێستا پاک بۆتەوە بە هەمان شێوە بمێنێتەوە دەستەی ژینگانی ڕۆژەی هەیە یاخود چیتان کرد بۆی کە ئەم ژینگە پاکەی ئێستا هەیە بە هەمان شێوە بمێنێتەوە پارێزگاری لێ بکەین. ئێمە پێش ئەم پەیدابوونی ڤایرۆسی کۆرۆنا کە ساڵانە لە یادی ژینگەی کوردستان یاخود لە یادی ژینگەی جیهان سەلاچیمانە کرد ئێمە هەمیشە پێشنیارمان هەبوو هەمیشە بیرۆکەمانە بۆ پرۆژەمان هەبوو ئێمە ساڵی پار کە هیچ ڤایرۆسی کۆرۆنا نەبوو ئێمە پرۆژەیەکمان ڕاگەیان بۆ پاکردنەوەی هەوا بۆ ڕوبەڕووبوونەوەی بتڵی پلاستیک پلاستیک ڕەشێکی گەورەیە بۆ سەر ژینگەی کوردستان کە بەس ئەو ئامارانەی پێش تا کۆتایی ساڵی 2019 لای ئێمەیە 30 ملیۆن بتڵی پلاستیک لە هەرێمی کوردستان هەیە ئەنی دەبەی ئاو خواردنەوە 30 ملیۆن تێکەڵاوی ژینگەی کوردستانە بێمە پلاستیک ئەمە مەترسیدارە تەنها بتڵ نەک قاپی پلاستیک بەس بتڵی ئاو دەبەی پلاستیک 30 ملیۆن دانە لە هەرێمی کوردستان هەیە کە ئەمە مەترسیدارە بۆ سەر ژینگەی کوردستان بۆ ئێمە پلانمان بۆ هەموو بابەتانە هەیە یەک لەو پلانانە یەک لەم پرۆژانەی کە هەمانە قەدەغەی هاتوچۆ بووە کە هەمیشە جەختمان لێ کردوتەوە ئێستاش بیرۆکەی ئێمە پێشنیاری ئێمە ئەوەیە بۆ نمونە لە چلەی هاوین کە قوتابخانەکان نین پەیمانگا و زانکۆکان نین مناڵان لە ماڵەوەن و تەنها فەرمانگەکان هەن ئەکرێ کە پلەی گەرمی بەرزەبێتەوە گاتە 50 پلە نزیک 50 پلە بیر لەوە بکرێتەوە 3 ڕۆژ قەدەغەی هاتوچۆ هەبێت تەنها بە پیادە بکرێ و فەرمانگەکان نەبن دەوام نەبێت بۆی بتوانین هەموو ساڵێک ئێمە ژینگەی کوردستان پاکەینەوە هەوای کوردستان پاکەینەوە و ئەم 3 ڕۆژە ببێتە مۆراڵ ببێتە کەلتور. بەڵێ کاکەندرێن هەر چۆن تاقیبێک بە دوای ئەم پرسیارەی ئەم وەڵامی جەنابێت بۆ هەر تەنها لە ڕێگەی قەدەغەی هاتوچۆوە ئەکرێ ژینگەی کوردستان پاک بێ بۆ نمونە ناکرێت ماشینی ئۆتۆمبیلەکان بگۆڕدرێ بۆ کارەبایی میترۆمان هەبێت نەمامی زیاتر بچێنین و ئەو کارانی کە پێویستە بۆ نمونە کە ژینگە پارێزراو بێتیایە یعنی تەنها ئەم 3 ڕۆژە هۆکارە بێت یان وەکو حەلێکی مەزمونە. زۆر سپاس خۆی ئەمان پرۆسێ هەموو یەکتر تەواوەکە ئێمە بەردەوامی لە ڕێژی دەبێ بەردەوامی وەکو پرۆسە چۆن تۆ قەدەغی هاتچۆتی ئەبێ چاندنی نەمامیش دەبێ ئەبێ هەوڵ دەی ئامێری پێشکەوتوو بێنی بۆ کۆنتڕۆڵ ئەوەی ژینگە ینی بزانی چەند پیس بووە چەند خراپ بووە چەند باشە ئەمە پرۆسەیەکە هەموو بێکەوە تەواوەکرێ ئۆتۆمبیل گەلێک زۆرە ئۆتۆمبیل شتێکە زۆر بەکاردێ ڕۆژانەیە بە بەردەوامە زۆر ینی لە سنووری خۆی چۆتە دەرەوە لە بەکارهێنان و ئەو دووکەڵ و ئەو هینەی هەیەی زۆرە بۆ سەر ژینگە ئێوە ئێمە توانای ئابووریمان توانای پیشەسازیمان توانای زانستیمان ئەوە نییە بتوانین ئێستا لە هەرێمی کوردستان خۆمان ئۆتۆمبیلی کارەبایی بەرهەمبێنین و ئەو توانە ئابووریەک زەبەلا حەشمان نییە داوا لە وڵاتێکی بۆ نمونەوەکو یابان بکەین یان وەکو وڵاتێکی ئەمریکا بکەین بڵین ئۆتۆمبیلێکمان بۆ هاور بۆ بێنە بۆ وڵات کە هەمووی کارەبایی بێ یعنی هێشتا زوو ئەم بۆ ئێمە ئەمە ئەو توانە ئابووریە بازرگانیە گەورەمانیە بۆ ئەمە حەلێکی ئاسانترە و حەلێکە بەردەستە ئەکرێن ئەمە ڕاستە زۆر ینی دەبێت بە دوای ئەو چارەسەرانەدا بگەڕی کە پێتەکرێ کە لە دەستت دێ کە دەتوانانی ئەنجام بدەیت ئەمە بۆ خۆی وە ئەکات کە بۆکو پرۆسێشی بەردەوام ئەگەر چاودێری ژینگە بکەیت و ئاگداری پیسبوونی ژینگەش بیت چونکە بەڕاستی ئێمە دەبێت ئەو بزانین هیچ داهاتوویەکمان نییە ئەگەر ژینگەمان پیس بێ و ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەاند و مە قسەی من نییە قسەی دەستەی ژینگەش نییە لە هەرێمی کوردستان ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەڵێ 100 نەخۆشی کوشندا یەک لە هۆکارە بنەڕەتیەکانی تێکچوونی ژینگەیە یەک لە هۆکارە بنەڕەتیەکانی خراببوونی ژینگەیە بەردەوام باسی واکرێت کە شێرپەنجەش یەکێک لە هۆکارەکانی شێرپەنجە بەردەوامی جەخت لەواکرێتەوە کە پیسبوونی ژینگەیە بەڵام کاکراخەب ئێوە باسیوەتان کردووە ئەوەی کە ئێستا ڕووی داوە ئەوەی کە ئێستا ئەبوزەرێ ئێوە ینی تا 10 ساڵی کەش نەتانەتوانی بەو شێوەیە ژینگە پارێزن و یاخود خزمەت بە ژینگە بکەن ئەم بۆ چوونە لە چیەوە سەرچاوی گرتووە لەوە سەرچاوی گرتووە کە ئەو ڕێوشوێنانەی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گیراوەتە بەر زۆر پۆزتیڤن زۆر باشن بۆ ژینگە کە ئێمە ینی زیاد لە چاڕوانی ئێمە خزمەتی بە ژینگە کردووە لەبەرەوە ئێمە ئەگەر بۆکو پێوەرێک دای بنین ئەو چەلاشانەی ئێمە سنووردار بوون ینی ئێمە لە شارێک ئەمانتوانی لە هەرێمی کوردستان ئەمانتوانی هەڵمەتێکی نیشتیمانی بۆی هەفتەیەک
بۆ مای چەند ڕۆژێک چەند چالاکیێکی زۆر زۆر بۆ ژینگە ئەنجام بدەین بەڵام ئێستا هەموو کۆمەلگا لەگەڵمانە هەموو حکوومەت و بە هەموو وەزارەتەوە لەگەڵمانە ینی حکوومەت و کۆمەلگا و بازرگان و هاوڵاتی هەمووی بەیەکەوە ئێستا خەریکی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەو ڕەشوێنانە جێبەجێکە ئەم ڕەشوێنانە وا ئەکا کە ڕنگدانەوەی باشی لەسەر ژینگە هەبێ بۆ پێوەرە بێ بۆ پێوەرە ئێستا هەمومان بێکەوە ژینگە ئەپارێزین باشە کاک هەندرێن ئەو هەماهەنگی کە ئەکرێت لە نێوان حکوومەت و هاوڵاتی و بەگشتوی کە تۆ باسێکی ژینگە پارێزان باشە لەگەڵ ئەوەیان ناکرێت ئێوە بە شێوازێک تریش بە هەمە یعنی هاوکار بن بۆ نمونە بە لە ناوبردننی ئەو 30 میلیۆن بوتڵی کە هەیە بێگومانە زین کە ئەوە ماوەتەوە و زیاتر لە 300 ساڵیشی پێویستە بۆی شی بێتەوە ئایا ئێوە لە پاڵ ئەوەیە هەوڵ نایەن ریسایکلینێکی زۆر گەورە بکەن کە ئێستا فرسەتێکی زۆر باشە هەمووی کۆبەتەوە زیان ناکا وەستاوە بەڵام یعنی پرۆژەتان نییە هەماهەنگیکی وا باش دروستکەن کە ئەوەی هەش بووە چارەسەری بکەن خۆی لە ڕاستیدا ئێمە وەکو ژینگە نامانەوێت ئەو وێنەیە لەسەر ئێمە دروست بێت کە ئێمە دژی چالاکی ئابووری و بازرگانی و پێشکەوتنی هەرێمی کوردستانی ئێمە حەزەکەین هەرێمی کوردستان دوورگەی پیشەسازی و بازرگانی و گەشە سەندن بێ و ئەوەندە کارگەمانە بێ دەرزیەکمانە دەرەوە بۆنێ خۆمان هەمووی بەرهەم بێنی بەڵام نابێت لەسەر حسابی دووشت بێ لەسەر ژینگەی کوردستان و تەندروستی هاوڵاتیان نابێت کاریگەری لەسەر ئەم دووشتە بکە وەکو بەڕێزت باست کرد مەسەرەن بتڵی ئاوان بتڵی پلاستیک ئەگەر بە نمونە وەربگرین ئەمە چالاکیێکی ئابووریە ئێمە ناتوانین دووەستێنین بەڵام دەکرێت بیر لە دووبارە بەکارهێنانەوەی ئەو کاتە کارگەی زیاتریشمانە بێت دەستی کاری زیاترە بێت سنجار ئەم سێمان کرد وەزارەتی شارەوانی ماستر پلانێکی هەیە بۆ ئەم بابەتە لە هەموو قەزایەک و لە هەموو پارێزگایەکی هەرێمی کوردستان کە کارگەی ڕسایکلین هەبێ و ئەمە ماستر پلانە هەیە بەڵام خۆتە زانی ڕنگ بێ ئەو قەیرانی دارایی و ئەو وەزای کە هەرێمی کوردستان تایەتی یەکێک لە هۆکارە سەرچەکان بێ بۆی ئەم پرۆژە نێتە بواری زێبەجێکردنەوە ئەجیناکو پلان و ماستر پلان هەیە کە لە هەموو پارێزگاکان کارگەی دووبارە بەکارهێنانەوەی مەوادەکان هەبێت و دام بەزرێت چ لە ڕێی کەتی تایبەت بێ چ لە ڕێی وەزارەتی شارەوانی سوزی ئابووری شێبێت کاک هەندرێن ئێمە هەر باسی ژینگە ئەکەین پاکی کەش و هەوای ژینگە بە ئۆتۆمبیل هاتوچۆنەکات و کارگەکان وا بێت و ریسایکل بکەوە ئەوەش لە یاد دەکەین کە هەبوونی باڵندەکان و ئاژەڵە کێویەکان جۆرێکی ترە لە پاراستنی ژینگە و زیادەڕۆیی مرۆڤەکان وای کردووە لە چین ئەوەنە مەساحێکی زۆر بەکارهێنن بۆ کشت و کاڵ تەنانەت مێرووە زۆر بە سوودەکانیش لە ناوچوونە ئەم قەدەغی هاتوچێت چەندێکیش کاریگەری هەبووە لەسەرکە خەڵک ئێستا ڕاو نەکات دیادەی ڕاوکردن لە هەرێمی کوردستان بوونی نییە ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە ڕاوکردن نییە بەڵکو جینۆسایدا یعنی کۆمەڵکوژیە بەداخەوە هەرێمی کوردستان لە مەسەلەی ڕاوکردن زۆر خراپە ئێمە ڕاوکردن ببوورە ئەخلاقی خۆی هەیە ئەنی زەوقی خۆی هەیە نەریتی خۆی هەیە کات و ساتی خۆی هەیە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان کۆمەڵکوژیە بۆ سروشت بۆ ئاژەڵی چێوی ئەو ئاژەڵانەش ڕاوەکرێن کە گۆشتیان ناخورێ وێنەی دێها باڵندەماندایە وێنەی دێها ئاژەڵماندایە کە گۆشتەکەشی ناخوا بەڵام ئەچێ ڕاویەکە ئەمە تێکدانی هاوسەنگی سروشتە و ڕنگدانەوەی خراپی لەسەر تەندروستی مرۆڤی ئێمە هەیە بۆ دوا ڕۆژ ڕنگ بێ من خۆم لە کەسێک پرسیارم کرد کە لە ڕووی زانستیەوە بۆ شی کردمەوە زانیاری پێدا ئەو ئاژەڵە چێویانەی کە لە شاخەکانە ژین لە دەوروبەری ئێمە و لە سروشتی ئێمە ئەژین ئەمانە ئەگەر نەمێنن تەنانەت جینات و پێکاتی ئاویشە گۆڕێ وەتە پاشماوەی ئەم ئاژەڵانە کە تێکەڵاوی ئەم سروشتە ئەبێتەوە ڕۆڵی هەیە لە دروستبوونی ئاو لە دروستبوونی کانیا و ئەم ئاوە شیرن و سازگارێکی ئەمای خۆینەوە بەگشتی باڵانسی زەوی تێکە بێگومان ئەگەر ئەم ئاژەڵانە نەمێنن ئەگەر ئەم پەلەوەرانە نەمێنن بڕوا بکە ئاویشە گۆڕێ تامی ئاویشە گۆڕێ و زۆر شوێن هەیە ینی زۆر ئەوەی خاک ئەگۆڕێ ینی هەر ئەم بەڕێزە زۆر جوان شی کردەوە لە ڕووزانستیەوە من نەمدەزانی ئەوەندە وردە بۆ نمونە سمۆرە ئەگەر بە نمونە وەربگرین سمۆرە یەکێک کە لەو ینی ئاژەڵانی کە ڕۆڵێکی گەورەی لە سەوزکردن و دروستکردنی دارستان هەیە لە ناوچە شاخاویەکان لە ناوچە سروشتەکان کە ئێمە زۆر پێویستمان بەدارە پێویستمان بە درەختە پێویستمان بە ڕێژەی سەوزاییە تۆ کە سمۆرە ڕاوەکەی نایهێڵیت و ئەکات ڕێژەی سەوزکردنی ئەم ناوچەیە کەمە بێتەوە اینجا بۆ هەموو ئاژەڵەکان ئەمە ڕاستە بۆ هەموو پەلەوەرەکان ئەمە ڕاستە بێگومان
ڕێوشوێنەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وای کردووە کە خزمەت لەو بارەش بکە واتە هەموو ڕێگەزەکانی ژینگە سوودیان وەرگرتووە لە ڕێوشوێنەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. زۆر سپاس دەکەین کەواتە ئەم پلانەی ئێوە ئەگەر جێبەجێ بکرێت و 3 ڕۆژ قەدەغی هاتوچۆ ڕابگەێنرێت نەک هەر مرۆڤەکان ئاژەڵەکانیش پارێزراو بدەمن و ژینگەش پارێزراو دەبێت. زۆر سپاس دەکەین بەڕێز هەندرێن کە میوانداری ئێمەت قبول کرد و سپاس بۆ زانیاریەکانت. سپاس بۆ بەڕێستان زۆرە بەخێر هاتن. کەواتە ئێستا بێ هەمومان سپاسی کۆرۆنا بکەین بڵێن زۆر سپاس کۆرۆنا کە بە دەرەجێ یەک دووری خستینەوە لەو هەوا پیسەی کە لەسەر چواردەورمان بوو ئێمە هەڵمانەبژین یان زۆر سپاس کۆرۆنا کە ئێمە دوور خستەوە لە هەموو خواردنە ماوە بەسەرچوو فاسفودەکانیش کە نەمانەزانی چەندێ زیانی بۆ تەندروستیمان هەیە لەگەڵەوەی کە ئێستا زۆربەی نوێرەنگەکان یاخود خستەخانەکان داخراوە بەڵام نەخۆشەکانیش بە هەمان شێوەکەم بۆ تۆ بۆ بێشتر ئەو هەموو نەخۆشە هەبوو بەڵام ئێستا نیە و نەخۆشەکانیش نییە کەواتە سپاسێکی کۆرۆنا بکەین لەو ڕووەوە کە ئەو هەوا پاک و ژینگە پاکەی بەخشیەوە بە ئێمە بەڵام ئەشبێ خۆمانی لێ پارێزین لە ماڵەکانمان لە بەرۆی دۆستی ئێمە نییە دوژمنمانە. بەڵێ مادەم هەرناو باسی کەش و هەوا و باسی پاکی ژینگەین با بەیەکەوە بڕۆین و ببینی کە کەش و هەوای شارەکانی کوردستان چۆنە. بەڵێ هاژە ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئاگامان لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە کە لە وڵاتان بە چ شێوازێکی هێرشبەرانە بڵاو ئەبێتەوە و لەگەڵ ئەوەشدا زۆر وڵاتان زۆر بە شێوازی جیاواز و سەرسوورهێنەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆربەی ئەو وڵاتانی جیهان ڕێوشۆن و ڕێکاری پێویستیان بۆ بەرگاربوونەوەی ئەو ڤایرۆسە گرتوۆتە بەر تەنانەت بەشێک لە وڵاتە هاتوچیان لە ناو شارەکان قەدەغە کردووە و بەڵام چەند وڵاتێک بڕیاری زۆر سیر و سەمەریان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا دەرکردووە کە پێشتر هەرگیز ئەو بڕیارانە نەبیستراون و نەدەرکراون. ئێستا پابزین ئەو بڕیارە سیر و سەمەرانە چێ بەیەکەوە ببینین ئێمەش حەزەکەین.
وڵاتی پەنەما کە ژمارەی توژبانی کۆڕۆنا لە وڵاتە 1075 کەسا بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆڕۆنا لە سەر بنامای ڕەگەز هاتوچۆی قەدغە کردووە بە جۆرێک ڕۆژانی شەممە سێشەممە و پێنجشەممە بۆ پیاوەکانە ڕۆژانی چوارشەممان هەندێک جار پیاوەکان دێنە دەرەوە و هەندێک جار ئافرەتان بۆیان هەیە بێنە دەرەوە ڕۆژانی دووشەممە و چوارشەممە و هەینی ئافرەتان بۆیان هەیە بێنە دەرەوە ڕۆژانی یەکشەممەش هیچ کەسێک بووینە لە ماڵ بێتە دەرەوە. کۆلۆمبیا لەم وڵاتە باپی ژمارەی کۆتایی پێناسی کەسی هاوڵاتیان دەتوان بێنە دەرەوە و هاتوچۆ قەدغە کراوە بۆ نمونە ئەوانەی ژمارەی کۆتایی ناسنامەکەیان بە سفریان حەوت کۆتایی دێت دەتوان ڕۆژانی دووشەمە بێنە دەرەوە و ئەوانەی ژمارەی کۆتایی ناسنامەکانیان با 1 و 5 و 8 کۆتایی دێت دەتوان ڕۆژانی سێشەمە بێنە دەرەوە. وڵاتی پۆلیڤیاش هەمان پێشنیازی بۆ وڵاتەکەی کردووە بەڵام هێشتا جێبەجێی نەکردووە. سربیا لە سەرەتای قەدەغەی هاتوچۆ بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆڕۆنا تەنیا ڕێگەی بەو کەسانە دەدا بێنە دەرەوە کە سەجیان هەیە بەڵام دوایی هاتوچۆ بۆ ئەوانیش قەدەغە کرا ئەوەش خاوەن سەگەکانی تووڕە کرد. بیلاڕوسیا ئەلێکسەندەر لۆکاشینکۆ سەرۆکی بیلاڕوسیا داوای لە هاوڵاتیان کردووە بۆ ڕێگری لە ڤایرۆسی کۆڕۆنا ڤۆدکا بخۆنەوە و بچنە ساوناکان ئاماژە بەوەش دەکات پێویست ناکات ڕێوشێنی خۆپاراستن لە کۆڕۆنا بگرنەبەر چونکە ئەو ڤایرۆسە لە وڵاتەکەی نییە و بە هیچ شێوەیە کۆڵەکانی سینەما داناخەن و چالاکیە وەرزشەکان ڕناگرن. جگە لەو سەیر و سەمەرەی کە بینیمان لە ئینهاوتەکەیە شتێکی دیکە هەیە کە زۆر سەیرە ئەویش ئێمە هەر چۆن ئەمڕۆ نزی تقریبەن بەرنامەکەمان تایبەت کرد بە پاراستنی ژینگە و هەموو ئەو ڕێگەزانی ژینگە کە چۆن ئێستا ماندوێتیان حەساوەتەوە باسیەوەکەین کە هەرچەنە تا دێت کۆرۆنا ڕۆژانەشتی سەیر و سەمەرەمان بۆ ئاشکراکە و سەرجەم هاوکێشەکانی ژیانیشی پێچوانە کردوتەوە پێش هاتنی کۆرۆنا خەڵکی بەویستی دڵی خۆیان لە ناو شار و دەرەوەی شارەکان هاتوچۆیانە کرد هەموو شوێنێکی ئەم گۆیزەویان بەکارەهێنا بە موڵکی خۆیانیان نەزانی وەک بڵێ جگە لە مرۆڤەکان هیچ گیانەبەرێکی دیکە نییە و ژیانیان بەوان نابەخشی بەڕاستیانی هەمویان قۆڕخ کردبوو بۆ خۆیان. بەڵێ ئەوە بوو کە ژیانیان لە ئاژەڵان هەراسان کردبوو هیچ ئاژەڵە نێتوانی ئیسراحەتی خۆی بەرگێ بەڵام کۆرۆنا بە زمانی کەرەنتینەکردن و لە ماڵەوەمانەوە مرۆڤەکانی خستە قەفەس و ئاژەڵەکانیشی تێگەیان کەوتی ئیدی سەرەی ئێوەیە وەرن ئەگەر بە سەرش بێ سەرەی ئێوە وەرنە ناو شارەکان وەرن تاوێک لە ترسیەوەی کە پێشتر نیان ڕاوەکران نیان نەتوانی بۆی شوێنە بڵن ئێستا لە ترسی ڕاوکردن پارێزراون و ئەتوانن هاتوچۆ بکەن و لە وێڵز کە دەکەوێتە باکووری بەریتانیا نزیکە لە چیا و ئەوەوە سروشتێکی بەڵێ ئاوەی هەیە سروشتێکی دەریاچەی تایە لە ئەنجامی قەدەغەی هاتوچۆ ئاژەڵی کێوی وەک بزنە کێوی هەسوبان چەند جوانە ئەڵەی پاش شەقامەکەیەوە زۆر بە ئازادی بە بێترز لەوێ وەستاوە چیان ئەوە کردیانە بە فرسەت بینیانە نەبوونی جموجۆڵی خەڵکیان بە دەرفەت زانیوە و گەلەیەکی بزنی کێوی ڕویان کردوتە ناو شەقام و شۆستە و کۆڵانەکانی وێڵز. بەوتەی ستیوارد کە لە ڕۆژنامەی مانچستەر ئینفنگس نیوز ئەم جۆرە بزنانە بە هیچ جۆرێک لە شارەکان نزیک ناکەوتنەوە کێوین چونکە ئەمانە زیاتر بڵین لە شاخەکانن ئەمە یەکەم جارەکە ئەم جۆرە بزنە کێویانە دێنە ناو جەرگەی شار و بۆ خۆیان بە دڵی خۆیان ئەو گژوگیایە خۆن هەرچەندە پۆلیسی وەڵزیش هەوڵیاوە کە بیان گەڕێنێتەوە بۆ ناوچە سروشتیەکەی خۆیان بەڵام بێگومان ئەم دیمەنە ئەمە پەیامێکە بۆ مرۆڤایەتی پێمانەڵێ کە ئێمە پێشتر چ غەدرێکمان لە هەموو ئەو ئاژەڵانە کرد لە سروشتمان کرد کە نەمانە هێشت بێن بەشدار بن کە ژینگەی ئەوانی شەهەری مرۆڤەکان نین. بینینی ئەو وێنانە کە تەماشام بکرد ڕێک ئەوەی ئەهێنامەوە بیر کاتێککە ئێمە ئەچین سەردانی باخچەی ئاژەڵانەکەین ئاژەڵەکان لە قەفەسان و ئێمە تێر بەدڵی خۆمان سیرمانە کرد و ئێمە بەدڵی خۆمان پیاسەمانە کرد و هاتوونە چون ئەوان لە ناو قەفەسا بوون ئێستا ڕێک بە پێچەوانە بۆتەوە ئاژەڵەکان پیاساکەن و خەڵک لە پشتی پەنجەرەی ماڵەکان سۆڤان سروشت خۆی دادوەرە بەڵێ خۆی دادپەروەرە وای کرد کە حەقی ئەوانیش بکاتەوە و پیشانی ئێمەشی با چ غەدرێکمان لێ ئێستا ئاژەڵان چەندێک کۆرۆنایان خۆش ببێت. بەڵێ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە کۆی 50 ویلایەتی ئەمریکا
بڕیاری کەرەنتینە و مانەوە لە ماڵەوە لە 32 ویلایەتی ئەو وڵاتە جێبەجێ کراوە بە جۆرێک لە باڵین ئەمریکیەکان لە چواری ئەمریکا کە ئێستا سێیان لە ماڵەوە دەمێنن لە 4 کەس سێ کەسیان لە ماڵەوە دەمێننەوە ترامپیش دەڵێت لە شەڕی بەڕنگاربوونەوەی کۆرۆنا سەر دەکەوێت. باهۆی ڤایرۆسی کۆڕۆنا 250 میلیۆن ئەمریکی لە ماڵەوە دەمێننەوە. باپی هەواڵی BBC ئێستا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا 250 میلیۆن ئەمریکی ناچارن لە ماڵەوە بمێنەوە و با شێوەیەک لە هەر 4 ئەمریکی سیانیان لە ماڵەوەن و خۆیان کەرەنتین کردووە. تا ئێستا لە کۆی 50 ویلایەتی ئەمریکا بڕیاری کەرەنتین و مانەوە لە ماڵەوە لە 32 ویلایەت جێبەجێ کراوە. بە جۆرێک تەنیا بۆ کڕینی پێداویستی زۆر تایبەت و وەرزشکردن نەبێت هاوڵاتیان نیانە دەرەوە و لە ماڵەوە دەمێننەوە. لەلایەکی دیکەوە باهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و مانەوەی هاوڵاتیان لە ماڵەوە بە ملیۆنان کەس لە ئەمریکا بێکار بووە. با پێی راپۆرتی بانکی ناوەندی ئەمریکا پێشبینی دەکرێت 47 ملیۆن کەس کارەکانیان لەدەست بدەن. لە راپۆرتێکی هەواڵی کەناڵی CNBC ئاماژە بەوە کراوە تا ئێستا 5 ملیۆن و 800 هەزار کەس لە ئەمریکا بێکارن، بەڵام ئەگەر هەیە بەهۆی زیادبوونی بێکاری ژمارەی بێکاربوونی هاوڵاتیان لە ئەمریکا بگاتە 52 ملیۆن و 200 هەزار کەس. چەند ڕۆژێک لەمەوبەری دارەی ترەمپ بڕیاری قەدەغی هاتوچۆی لە وڵاتەکەی درێژ کردەوە. ئەویش وای کرد شەقامەکانی ئەمریکا و پارکە بەناوبانگەکانی باچۆڵی ببیندرێن. هاوکات دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا ڕایگەیاند لە 2 هەفتەی داهاتوودا قۆناغی سەردەمی کۆڕۆنای سەخت دەبینین، بەڵام ئەمریکا لەم شەڕە براوە دەبێت. باپی ئامارەکانی وەزارەتی تەندروستی ئەمریکاش تا ئێستا نزیکەی 200 هەزار کەس لە وڵاتە تووشی کۆڕۆنا بوو و زیاتر لە 4 هەزار کەسی دیکەش با کۆڕۆنا گیانی لەدەستداوە. ئەو کەسێکە لە جیهان یەکەم جار نەکبەت نەکبەت تووشی کۆڕۆنا بوو ئافرەتێکی تەمەن 57 ساڵ بوو لە شاری ووهانی چین. ئێستا تەندروستی ئەو ئافرەتە جێگیرە و گەڕاوەتەوە سەر کارەکەی. وەی گوێکسان ئافرەتێکی تەمەن 57 ساڵ بوو مەناوەکەیەتی کە لە بازاری هوانان لە شاری ووهانی چین کاریە کرد و بەرهەمە دەریایەکان یەفرۆشت. ئەو یەکەم کەس بوو لەسەر ئاستی جیهان تووشی کۆڕۆنا بوو. کە وەکو قسەی بۆ میدیاکان کردووە ئەڵێ لە ڕۆژی 11 کانونی دووەمی ساڵی ڕابردوو کەمێک تەندروستی تێکچووە. هەستی بەوە کردووە کە نیشانەکانی فلۆنزەی تیا هەیە و دەرکەوتووە. ڕاستەوخۆ سەردانی پزیشکیشی کردووە کە دواتر گەڕاوەتەوە سەرکارەکەی سەرچاوە تەندروستیەکان ئاماژیان بۆ کردووە کە هاژە ئەو ئافرەتە لەو کاتەوە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە و ئەو ئافرەتە ئاماژە بۆ شتەکات کە خۆی باسی لێکچکە لە ناحاڵەتەکە بوو ئەو یەکەم کەس بووە ئەو کات هەستی بە بێتاقەتی کردووە بەڵام وا بیری کردوتەوە کە تەنیا قەتایەکی وەرزیە دواتر زیاتر تێک چووە باری تەندروستی زۆر زیاتر خراپتر بۆ دیسانەوە سەردانی یەکێک لە نەخۆشخانەکانی شاری ووهانی کردووە لەوێ پێیان وتووە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە. هەرو ژناڵێت کە دوای ئەوەی بینیوێتی ئەوانەی لە بازارەکە لەگەڵی کارەکان تووشی هەمان ڤایرۆس بوون لەوە بۆیان دەرکەوتەوە چۆن گوێزراوەتەوە. ئێستا دۆخی تەندروستی وەی گوێکسان یەکەم ئافرەتی توشبووی کۆرۆنا جێگیرە و تەندروستی باشە بەو هیواین کە چۆن یەکەم کەس بوو توش بوو ئیتر ببێتە کە چاکیش بۆتەوە ببێ بە چارەسەرێکی ژانی نوخشە بێت لە هەموو ئەوانەی کە توش بوون و ڤایرۆسەکەش بووەست. پێی بەڵام خانم هەمووی توش کرد و خۆت چاک بوویتەوە چاک بێت بەڵێ هەموو گۆی زەوی هەموو خەڵکانی گۆی زەوی لە بگەڕێنەوە سەر ژیانی ئاسایی دۆخی ئاسایی خۆیان و هەرێمی کوردستانیش بە تایبەتی تر ناوی کۆرۆنا وەکو یادگاریەک بێت تەنها بۆ پاراستنی ژینگەی چاک کرد و بڕوات. بەهەماشەوە تەنیا تیمەکانی ژێر دەریا کە هەڵگری چەکی ئەتۆمین لە جیهان ئاگاداری ڤایرۆسی کۆرۆنانی سەرچاوەیەکی سەربازی بە ئەسۆشییت پرێسی ڕاگەاندووە ئەو تیمانەی کە لە ژێر دەریاکان کارەکەنەوە کە هەڵگری چەکی ئەتۆمین بە هیچ شێوەیەک ئاگاداری مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا نین لە جیهانە چونکە ئەوان بەردەوام لە کاردان تەنها فەرماندەکانیان ئاگاداری ڕووداوەکەن کە لەسەر وشکانین و فەرمانیان پێێن و ئەوان لە جیهان لە سەر وشکانین ئەوانیش هەواڵە ناخۆشەکان بە تیمەکانیان ناڵێن بۆ ئەوەی مۆراڵیان دانەبەزێت و باری دەرونیشیان تێک نەچێت
خۆش بە حاڵی ئەوان کە ئاگیان لەم زروپە نیە. هەر بۆیە زۆرینەی وڵاتانی زلهێزی جیهان خاوەنی کەشتی ژێردەریایی زۆرن کە هەڵگری چەکی ئەتۆمیە و تیمەکانیان لە ژێر دەریادا سەرقاڵی کارەکانیان و ئاگداری ڕووداوەکانی جیهانی بە شێوازێک لە جیهان دابڕاون کە بێنەوە ڕێک وەکو کاتیان لە هێتا هەندێ زنجیرە درامایەکە بوو کە پارەکەیان ئەدا ماکسیمیلیانوس ئەیوت ئەم پارەیە هی ئێستانە هی کاتێکی ترە ئەوانش کە بێن ببینن ئەم هەموو خەڵکە چی بەسەر هاتووە بەڵام هەر ژیانی ئەوانیش بە جۆرێک جیاوازە لە کەسانی تر لە بروی ئەوان سێ ڕووداوە ناخۆشەکانیان پێ ناڵێن بەڵام جگە لەوەش ئەوانیش سێ مانگە بێ نزیکەی ینی دیارە نەهاتوونەتەوە سەر وشکانی بەڵام بەشتی ئاگدار بەس ئاگداریەوەنی کە چەنێ خەڵک کە چەنێ خەڵک توش بۆ خەڵک مردو بەڵام ئەزانن کە ڤایرۆسەکە ڕێکومان. ئێمە ئەمڕۆ بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش بێگومان چێشتان لێبینیوە وەسووتان لێبینیوە و ئەو زانیاریانەی کە وەرتان گرتووە بەو هیواین کە ڕنگدانەوەی تەواوی هەبێت لەسەر تەواوی ژیانی داهاتوتان و لە ڕووی پاراستنی ژینگە و هەروەها پاراستنی ژیانی خۆمان بێگومان مانەوەمان لە ماڵەوە بە سوود وەریگرن بە خۆشحاڵیەوە وەریگرن چونکەوەتە هەم سوودمەندە بۆ ژیانی خۆمان و بۆ ژینگەی هەرێمی کوردستانیش بۆ هیواین هەمیشە لە تەندروستی باشا بن. بەڵێ با ئامانجمان پاراستنی ژینگە بێت نیگەران مەبن دوای ئەو ئامانجە بکەون ڕێگە ون ناکەن چونکە ئامانجەکان زۆر باش ڕێگەکان شارەزان کارەکانتان بسپێرنا ئەو ئامانجە کە پاراستنی ژینگەیە با پێکەوە هەمومان ژینگە بەپارێزین و ڕۆشتان شار.